خواهی گەورە لە قورئانی پیرۆزا دەفەرمێ فأصابتكم مصيبة الموت، مردن بمصيبت ناو دەبات. خواهی گەورە میرەبان مردن بە بەڵاو مصیبەت ناو دەبات. بێگومان مردن مصیبەت و بەڵایەکە بۆ ئینسانی کافر و بێدین، چونکە لە حەدیثێکی صحیح بخاری مسلم داهاتووە خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئینسانی کافر و بێباوەڕ و فاجر کاتی مردنی هات ئەو بەڵاو مصیبەتەی بەسەرا دابەزی مزگێنی عەزابی خوای پێدرێ. فڵان کەس مزگێنی بێلێت تۆ دووچاری عەزابی خوا دەبیت، مزگێنی عقوبە و سزای خوای پێدرێ. بۆیە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم لای ئەو ئینسانە بێدینە هیچ شتێک نییە لەوە ناخۆشتر بێ کە بگاتە خزمەتی خوای گەورە، چونکە حەزی بە بینینی خوا و بە خزمەتی خوا نییە، چونکە کردەوەکانی خراپە. حەز ناکا بگاتە خزمەتی خوای گەورە، خوای گەورەش پێی خۆش نییە بگاتە خزمەتی ئەو کافر و بێدینە. کەواتە مصیبەتە بۆ کەسێکە لە دنیادا دیندار نەبووە، مصیبەتە بۆ کەسێک کە نوێژ ناکا، مصیبەتە بۆ کەسێک مردن کە خوای لەبیر چووە، مصیبەتە مردن بۆ کەسێک تەنها مانگی ڕەمەزان خوا دەناسێ دوای مانگی ڕەمەزان وازی لێدێنێ. ئەوە مصیبەتە ئینسان لەسەرە مەرگدا مزگێنی عەزابی خوا و جەهەنەمی پێ بدرێ. کەواتە مردن مصیبەتە بۆ کەسی بێدین، بۆ مولحید، بۆ کەسانی کە خوا ناناسن. بێگومان مصیبەت بۆ ئیماندار نییە، خۆشیە بۆ ئیماندار مردن. مردن خۆشیەکە بۆ ئیماندار، ڕاستەکەی تووشی ناخۆشی و ناڕەحەتیەک دەبێ، بەڵام کۆتایەکەی زۆر خۆشە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەو حەدیثەی صحیح بخاری مسلمدا فەرمووی ئینسانی ئیماندار کاتی مردنی هات مزگێنی بەهەشتی پێدرێ، مزگێنی ڕەزامەندی خوای پێدرێ، پێی دەڵێن فڵان کەس خوا لە تۆ ڕازیە، مزگێنی بێ لێت تۆ بەهەشتیت، تۆ لەژێر ڕەحمەتی خوادایی. بۆیە دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو ئینسانە کە لەسەرە مەرگدایە مزگێنی بەهەشت و ڕەزامەندی خوای پێدراوە هیچ شتێک نییە بەلایەوە خۆشەویستتر بێ لەوەی کە بۆی دەڕوات، کە گەیشتنە بە خزمەتی خوای گەورە پێی خۆشە بگاتە خزمەتی خوای گەورە، خوای گەورەش پێی خۆشە بگاتە خزمەتی ئەو عەبدە ئیماندارەی. تۆ چۆن پێت خۆشە بگەیتە خزمەتی خوا، خوای گەورەش ئاوا پێی خۆشە بگاتە خزمەتی تۆ، چونکە تۆ لە دنیادا ئیماندار بووی. ئیماندار نەک مانگی ڕەمەزان، هەموو مانگەکان ئیماندار بە، هەموو کاتەکان ئیماندار بە. ماڵی خوا تەنها بۆ ڕەمەزان دروست نەکراوە، مزگەوت بۆ ڕەمەزان دروست نەکراوە، نوێژ بۆ ڕەمەزان فەرز نەکراوە، حتا مردنە بێ عیبادەتی خوا بکەیت. ئەو کاتە لە دوای مردنت بە ئیزنی خوا ناخۆشی و ناڕەحەتی نابینیت. کەواتە مردن مصیبەتە بۆ ئینسانی بێدین، خۆشی و شادیە بۆ ئینسانی ئیماندار بە ئیزنی خوا ئەو کەسەی لە دنیادا خوای ناسیبێ و ڕێگای خوای گرت بێ. مردن مصیبەتە بۆ کەسێک لە دنیادا لە خوا غافڵ بوو بێ، لە خوا بێئاگا بوو بێ، لە قیامەت لە هەڵدان بۆ قیامەت بێئاگا بوو بێ. لە حەدیثەکەی صحیح بوخاریە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم کاتێک کە جەنازەیەک دائەنرێ، جەنازەیەک ڕۆژێک دێ هەمومان دەبینە جەنازە، بەڵام ئایا چیمان بۆ ئەو ڕۆژە سەختە ئامادە کرد؟ خۆشەویستی خوا فەرمووی صلی الله عليه وسلم کاتێک کە جەنازە دائەنرێ، دوای ئەوەی خەڵکی دەیخەنە سەر شانیان دەیبەن بۆ گۆڕستان، کاتێک کە هەڵی دەگرن، پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم ئەگەر کەسێکی چاک نەبوو بێ فإن كانت غير صالحة، ئەگەر کەسێکی چاک و دیندار و چاک نەبوو بێ لە دنیادا، خاوەنی ئەو جەنازەیە کەسێکی ڕوولەخوا نەبوو بێ لە دنیادا، پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم یەک هاوارێک دەکات، هاوارێکی لێ هەڵدەسێ بەستە ناو جنۆکە و ئادەمیزاد گوێ لەدەینێ، هاوار دەکا ئەو جەنازەیە کە هەڵگیراوە بەسەر شانی خەڵکەوەیە.
خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم هاوار و گریانی ئەو پەشیمانی ئەو جەنازەیە کە لە دنیادا ساڵح و چاک نەبووە هەموو کەسێک گوێ لە دەنگێتی ئیلا جنۆک و ئادەمی زاد نەبێ. بۆچی؟ چونکە ئەگەر ئەوانیش گویان لەو دەنگە بێ دەبورێنەوە، تەحملی ناکەن. بۆیە هەزارەها و ملیۆنەها جەنازە هەیە بەسەر شانی خەڵکەوەیە هاوارەکات. ئەی هاوار بۆ کوێم دەبن؟ خۆی دەزانێ کوردوەتەنی ئیشی پیسە، خۆی دەزانێت چی کردووە، دەزانێت لە دنیادا چی کردووە، بۆیە هاوار دەکات، دەڵێ ئەی هاوار وەیل بۆ من، تیاچون بۆ من، بۆ کوێم دەبن؟ بۆ کوێ دەبن؟ وەڵا بۆ جەهەنم دەبن، بۆ غەزەبی خوا دەبن، بۆ ئەو شوێنە دەبن کە بەڕاستی خۆت بۆ ئامادە نەکردووە. کەواتە مصیبەتە بۆ ئینسانێک کە لە دنیادا چاک نەبووە، کە لە دنیادا خواناس نەبووە، حتا مرد نوێژی نەکرد، حتا مرد سافیرە بوو، حتا مرد ڕێگای خۆی نەگرت. ئەو کەسانە بەڕاستی لە دوای مردنیان هێشتا بە خاک نەسپێراون، هاوار و واوەیلا و شیوەنیان لێ دروستە بێت، بەڵام تازە گەڕانەوە نەما. مردن مصیبەت نییە بۆ ئینسانی ئیماندار، خۆشی و شادیە. بۆ کێ خۆشی و شادیە؟ بۆ کەسێک کە خۆی بۆ مردن و دوای مردن ئامادە کردووە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم کاتێک کە ئینسانی ئیماندار جەنازەکەی دانرا و خراوە سەر شانی خەڵکی، دەفەرمێ کاتێک کە پیا و جەنازەکە هەڵدەگرن، ئەگەر کەسێکی چاک بوو بێ فەئین کانت صالحە، ئەگەر چاک بوو بێ ئەو مردووە کەسێکی چاک و دیندار بوو بێ، چاکەکار بوو بێ لە دنیادا، ئەڵێ قەدیمونی قەدیمونی، پێشم خەن پێشم خەن، دەی زوو بە خاکم بسپێرن. کەواتە مصیبەت نییە، خۆشیە، چونکە دەزانێت چی پێوتراوە، چونکە دەزانێت هەتا چاو بڕکە مەلائیکە دانیشتۆ بە چواردەرا لە کاتی ڕۆحکێشانە مزگێنی بەهەشت و ڕەزامەندی خۆیان پێداوە، دەڵێ پێشم خەن پێشم خەن، زوو بن زوو بە خاکم بسپێرن، چونکە خۆشیکی زۆر زۆر لە پێشێتی. جا خۆزگەم بۆ کەسەی ئەو قسەیە دەکات، دەڵێ قەدیمونی قەدیمونی، پێشم خەن پێشم خەن. ئالەو ڕۆژە بێ کەسێدا خەڵکی بەدەور تا دەگری، تۆش دەڵێ پێشم خەن. ئەوشی خراپەکار بوو بێ خەڵکی بەدەوریا دەگری، دەڵێ ئەی هاوار من بۆ کوێ دەبن؟ جا بۆیە هەڵی بژێرە، کامیانت دەوێ؟ کام مردنت دەوێ؟ سەربەرزی یا سەرشۆڕی؟ کام مردنت دەوێ؟ مزگێنی بەهەشت یا مزگێنی جەهەنم؟ کام مردنت دەوێ؟ مزگێنی ڕەزامەندی خوا یا مزگێنی غەزەب و تووڕەی خوا؟ ئەمڕۆ هەڵی بژێرە بە کردەوەکانت، بەوە نابێ بڵێ دڵم پاکە. چێ دڵی لە پێغەمبەران پاکترە سەلامی خوایان لەسەر بێ حتا مردن عیبادەتی خوایان کرد؟ چێ دڵی لە سەحابە پاکترە ڕەزای خوایان لەبێ حتا مردن عیبادەتی خوایان کرد؟ بۆ تۆ لەوان مبارەکتری، تۆ لەوان پاکتری، هیچ کەسێک حەدی نییە. یا ربی خوایە لە گوناهەکانمان خۆش بی، ئاخرمان بەخێر بگێڕی یا رب العالمین، لەو کەسانەمان بگێڕی لە دوای مردنمان مزگێنی بەهەشتمان پێ بدرێ یا رب العالمین. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. مردن مصيبته بۆ کەسێک کە لە دنیادا نوێژ و ڕۆژ و عیبادەت و خێر و چاکی بە قیامەتی خۆی پێش نەخستووە. بەڕاستی مردن مصیبەتێک گەورەی بۆ کەسانە. لە حەدیثێکی صەحیحدا هاتووە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم کاتێک ئینسانی تاوانبار و خراپەکار کاتێکە لەناو گۆڕدایە فيأتيه آت قبيح الوجه قبيح الثياب منتن الريح، کاتێک دەزانێ یەکلا بۆتەوە کە ئەم کەسە جەهەنمیە پەنا بخوا، تەواو زمانی لاڵ بوو نەیتوانی جوابی سێ پرسیارەکەی ناوگۆڕ بداتەوە، چونکە لە دنیادا چاکەی پێش نەخست، چونکە خوای لەبیر چوو، خوای گەورەش وازی لێ دەهێنێت. خۆشەویستی خوا فەرمی صلی الله عليه وسلم کەسێک دێ بۆ لای لەسەر شکل و شێوەی مرۆڤێکە، ئەگەر پیاو بێ لەسەر شکل و شێوەی پیاوێ دێ بۆ لای، ئەگەر ئافرەت بێ لەسەر شکل و شێوەی ئافرەتی دێ بۆ لای، بەڵام ئەو کەسێک کە دێ بۆ لای ئەو ئینسانە خراپەکارە دەموچاوی زۆر ترسناکە، زۆر ناشرینە،
دەموچاوێکی ترسناکی هەیە پەنا بخوا جلێکی زۆر ناشرین و ترسناکی لەبەردایە پیس ناشرین ترسناک بۆنی زۆر پیسە بۆنێکی زۆر خراپی لێدێ سبحان الله سێ مواصفاتەکە دەموچاو ناشرین ترسناک جلی ناشرین و تێزەون بۆنێکی زۆر خراپی لێدێ بۆگەنی کردووە دەڵێ مزگێنی بێلێت بەوەی کە پێت ناخۆشە ئەوەی کە پێت خۆش نییە مزگێنی بۆ ئەوە بۆ تۆی بەس هەر شتێک حەزت پێی نییە مزگێنی بێ خوا ئەوە پێدات دەڵێ تۆ کێی وەڵڵا دەموچاوی شەڕە تۆ کەسێکی زۆر ناشرین و قێزەون دیاری تۆ کێی ئەڵێ من کردەوە خراپەکانتم ئەنە عەمەلوکە الخەبیث من کردەوە خراپەکانی تۆم لە دنیادا من نوێژ نەکردنەکەی تۆم من زیناکەی تۆم من خوێن ڕشتنەکەی تۆم من ڕیبا خواردنەکەی تۆم من غەش و خیانەتەکەی تۆم من ئەو هەموو تاوانم کە لە دنیادا ئەنجامتدا بە ئافرەت دەڵێ من سافیرەکەی تۆم من ناپۆشتەیەکەی تۆم بەڵێ دەڵێ بەڕاستی زۆر ناشرینی زۆر ترسناکی ئەڵێ من کردەوە خراپەکانی تۆم کەواتە هەوڵ بدە ئەوە مصیبەتە مردن بۆ ئەو کەسانە مصیبەتە کە لە دنیادا چاکیان پێش نەخست بەڵام مردن مصیبەت نییە بۆ کەسێک کە لە دنیادا چاکەی پێش خستەوە بە قیامەتی لە حەدیثە صحیحەکەدا پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم دوایەوە کە ئینسان پرسیارەکانی ناوگۆڕی جواب دایەوە سەرکەوتوو بوو ناجح بوو خوا ئێگیان لەو کەسانەمان بگێڕی یا ڕەبی ئامین پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم ئەو ئینسانە کە ڕزگاری بۆ لە عەزابی قەبر کەسێ دێ بۆ لای دەموچاوێک جوانی هەیە دەموچاوێکی جوانە جلێکی پاک و جوانی لەبەردایە پاک و خاوێن بۆنێکی زۆر خۆشی لێ دێ بە پێچەوانی کەسی بێدین و خراپەکارەوە دەموچاوی جوان جلو بەرگی جوان بۆنی خۆش دەڵێ مزگێنی بێلێت ئەی مردووەکە ئەی فڵان کەس مزگێنی بێت لێت بەوەی کە پێت خۆشە حەزت لە چییە پێت بەخشرێ چیت ئەوێ لە خزمەتایە ئەڵێ دەموچاوی جوانە تۆ کێی ئەڵێ من ئەنە عەمەلوکە الصالح من چاکەکانی تۆم لە دنیادا من نوێژەکانی تۆم ڕۆژوەکانی تۆم زەکاتەکان کە دەرت کردووە من خێر و سەدەقەکانی تۆم من قورئان خوێندنەکەی تۆم من زیکرەکەی تۆم من خێر و چاکەکانی تۆم خوای گەورە منی کردوتە سەر شقڵ و شێوەی مرۆڤێک بۆی بێم لەگەڵ تۆدا مەتا قیامەت بۆی دڵت خۆش بێت بەڵێ دەڵێ من کردەوە چاکەکانی تۆم کەواتە پێت خۆشە لە دوای مردنە دڵخۆش بی هاوڕێکەت کردەوە چاکەکانت بێ چونکە بەخوا دایکت باوکت خوشکت برات خێزانت کچت کوڕت هیچ کەسێ لەگەڵتا نایە بۆ ناو گۆڕەکەت ئەوەی کە دێ بۆ ناو گۆڕەکەت تەنها چاکەکانتە و خراپەکانت ئەوە هاوڕێی تۆیە بۆ دوای مردنت بۆ ساحەی مەحشەر بۆ پردی سیرات بۆ محاسەبە بۆ هەموو شوێنەکان هاوڕێکەت چاکە و خراپەیە جا بۆی هەڵی بژێرە بێگومان مردن مصیبەتە بۆ کەسێک کە خۆی بۆ دوای مردن ئامادە نەکردو و ناتوانێت جوابی مەلایکە بداتەوە پەنا بەخوای گەورە ئەو کەسەی کە زمانی لاڵ دەبێ ناتوانێ بڵێ ئەڵڵا پەروەردگارمە ناتوانێ بڵێ ئیسلام دینمە محەممەد پێغەمبەرمە صلی الله عليه وسلم بێگومان مصیبەتێک گەورەیە بۆ کەسە کاتێک ئەو ئینسانە پەنا بەخوای گەورە جوابی مەلایکەی پێ نادرێت ناو گۆڕدا لە سێ پرسیارەکە ساقط دەبێ و ناجح نابێ دەکەوێ پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم لە ئاسمانەوە بانگدەرێک بانگی دەکا کە خوای گەورەیە واتە هەموو مردوویەک دوای ئەوەی کە نەیتوانی جوابی مەلایکە بداتەوە لە ئاسمانەوە خوای گەورە بانگێک دەکات دەفەرمێ ئەن کەذەبە عەبدی عەبدەکەی من درۆی کرد چونکە لە دنیادا ڕێگای خوای نەگرت چونکە نەیتوانی جوابی سێ پرسیارەکەی ناوگۆڕ بداتەوە ئەمە مصیبەتە جا هەر خوا مەناسە هەر جاتی خوا بکە ڕۆژێک دێت باجی هەموو تاوانەکان و بێدینەکانت ئەدەی هەر زینا بکە هەر خراپەکاری بکە
والله ڕۆژێک دێت شەرمەزاری دنیا قیامەت دەکا خوای گەورە ئەگەر لەسەری ببریت و تۆبە نەکەی ئەو لوت بەرزەی خوای گەورە بە ئاگری جەهەنەم دەیشکێنێ بەڵێ خوای گەورە بانگێک دەکات دەفەرمێ عەبدەکەی من درۆی کرد ڕاستی نەکرد بۆیە فەرشی ئاگری بۆ ڕاخەن فەرشی ئاگر وەرە بهێنە بەرچاوی خۆت لە شوێنێکە بەنزینێک بڕژێنەوە ئەمجا ئاگرێکی تێبەردە ئەو کاتە زانی فەرشی ئاگر یانی چی جا ئەوە لە چاو جانەمە هیچ نییە پەنا بەخوای گەورە فەرشی ئاگری بۆ ڕاخن جلوبەرگی ئاگرینی لەبەرکەن دەرگایەکیشی لە جەهەنەمەوە بۆ بکەن و با هەڵا و ناخۆشی بۆنی جەهەنەم بێ بەسەریدا چونکە لە دنیادا نەیتوانی شوێنی پەیامی خوا بکەوێ پێت خۆشە لە دوای مردنت فەرشەکەت ئاگر بێ جلوبەرگەکەت ئاگر بێ و نەشمری بۆن و کێم و زوخاوی جەهەنەم هەمووی بێ بەسەر تا ئەو بۆنە پیسە پەنا بەخوای گەورە پێت خۆشە نەخێر پێت خۆش نییە دەبی سەلمێنە ڕێگای خوا بگرە جلوبەرگی شەرعی لەبەر کە خوشکی بەڕێزم با خەڵکی پێت بڵێ پیرێژن ئەوە شەیتانە قسانت بۆ دەکا شوێنکەوتوانی شەیتانە جلی جوان لەبەرکە جلی شەرعی لەبەرکە نوێژ بکە ڕێگای خوا بگرە پانتۆڵە پێ مەدە با بە لەعنەتی خوا نەکەوی خوشکی بەڕێزم ڕێگای خوا بگرە بۆ ئەوی فەرشەکەت جلوبەرگەکەت ئاگر نەبێ لە ناو گۆڕدا پێش قیامەتت پێش ئەوەی کە بڕۆیتە جەهەنەمیش و پەنا بەخوای گەورە کەواتە موسیبەتە مردن بۆ کەسێک کە ڕێگای خوای نەگرت بێت چونکە فەرشی ئاگری بۆ ڕائەخەن جلوبەرگی ئاگرینی لەبەر دەکەن بەڵام مردن موسیبەت نییە بۆ کەسێک کە لە دنیادا چاکەی پێشخستووە هەر ئەوەندەی پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئینسان سێ پرسیارەکەی ناوگۆڕی جوابدایەوە خوای گەورە بانگی دەکا لە ئاسمانە و دەفەرمی ئەن صەدەق عەبدی عەبدەکەی من ڕاستی کرد عەبدەکەی من ڕاستی کرد ئەڵڵا پەرۆتگارێتی ڕاستی کرد ئیسلام دینی بوو ڕاستی کرد محەممەد پێغەمبەری بوو صلی الله عليه وسلم پێشەوای بوو قدوەی بوو مامۆستای بوو ڕاستی کرد دەی فەرشی لە بەهەشتەوە بۆ ڕابخەن نەک لە ئاگری جەهەنەمەوە پەنا بخوا بەڵکو لە بەهەشتەوە دەی جلوبەرگی ئاهلی بەهەشتی لەبەر بکەن دەرگاشی لە بەهەشتەوە بۆ بکەن و با بۆنی خۆشی بەهەشت بێ بەسەریدا کە لە حەدیث هاتۆ 500 ساڵ ڕێگا ببڕی چەندێ دەڕوا ئەوەندە بۆنی بەهەشت دەڕوا یا ڕەبی خوای لە بۆ نەخۆشە بێ بەشمان نەکەی جا لەو غەریبێدا تۆ فەرشی بەهەشت بۆ ڕاخرێ هەر ئەوەندەی هێشتا خەڵکی بە تەواوەتی نەگەڕاوەتەوە مەسیر و سەرنجامی تۆ هەمووی یەکلا دەبێتەوە پێشەوەی خەڵکی بگاتە ماڵ یا فەرشی ئاگر بۆ ڕادەخرێ یا فەرشی بەهەشت بۆ ڕادەخرێ یا جلوبەرگی ئاگرین لەبەر دەکرێ یا جلوبەرگی بەهەشتت لەبەر دەکرێ پێش ئەوەی خەڵکی بدەڕێتەوە بە تەواوەتی هەر ئەوەندەی جوابی پرسیارەکان درایەوە یا نەدرایەوە هەموو شتێک یەکلا دەبێتەوە دوای چەند دقەیەک هێشتا لەوانەیە خەڵکی سیارەکان نەبوو بێت هەڵی بژێرە بخۆت کامیانت دەوێت چەند خۆشە بەیانیان و ئێواران جێگەی خۆت لە بەهەشتا پیشان بدەن ناو گۆڕەکەتدا لە کۆتاییدا دەڵێم ئەو کەسانی کە مانگی ڕەمەزان هاتوونە بۆ مزگەوت دوای مانگی ڕەمەزان خواتان لەبیر نەچێ بۆی خوای گەورەش تۆڵەتان لێ نەکاتەوە وعتان بەخوادا و ئیاکە نەعبود عیبادەت تەنها بۆ تۆ دەکەم خوایەگیان بەردەوام بە لەسەر وعدەی خۆت وعدە خلاف مەبە لەگەڵ خوادا ڕازگۆ بە بإذن خوا لە دنیا و قیامەت دڵخۆش دەبیت اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات يا ربي خواه الشفاء نخوش كان من بدي بتايبتي أواني داوي دعاي خير يا مكدو يا ربي خواه هيمني وآرامي ولات من بباريزي آخر من بخير بجيري خواه جان نيوجو رجوع عبادة ما لي قبول كي خواه جان لآگری دۆزەخ لە عەزابی قەبرمان پارێزی خوایان لەو کەسانەمان بگێڕی کە لە دوای مردنمان مزگەنی بەهەشتمان پێدرێ فەرشی بەهەشتیمان بۆ ڕادەخرێ یا رب العالمین خوایان لە غەزەبی خۆ دەتووڕەی خۆت بە دوورمان کە هێمنی و ئارامی وڵاتمان بپارێزە ئەوانەی نەخۆشن خوایە شیفایان بدەی ئەوانەی منداڵیان یەخوایە منداڵیان پێبەخشی ئەوانەی منداڵیان یەخوایە منداڵەکانیان چاک و ساڵحکەی خوایان ئیمان و تەقوا ترس و خوف و خۆشەویستی خۆت بخەیتە ناو دڵەکانمانەوە آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين